دۆزینەوەی شوێنەوارێکی گرنگە کە مێژووەکەی بۆ 2000 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. ئەم شوێنەوارە دەکەوێتە نێو جەرگەی بازاڕی کەلارەوە و بە دۆزینەوەی تێڕوانینەکان لەسەر مێژووی نیشتەجێبوونی مرۆڤ لە ناوچەی گەرمیان دەگۆڕێت. بەشێکی گۆڕستانێکی کۆنە بە دەلیلی دەرکەوتنی کۆمەڵی پاشماوە لەوانە دۆزینەوەی دوو گۆڕ و هەروەها کۆمەڵی پاشماوە لەگەڵ گۆڕەکانە. بەشێکی تریشی شوێنی نیشتەجێبوونە بە دەلیلی دۆزینەوەی دیوار و هەروەها کۆمەڵێ گۆزە و سواڵەتی کە ئەمانە هەمووی دەلالەتن لەسەرەوەی کە شوێنی نیشتەجێبوونی مرۆڤوە بەگشتی فترێ مێژوویەکە یان سەردەمە مێژوویەکە گەڕێتەوە بۆ سەدەی یەکەمی پێش زاین بۆ سەدەکانی یەکەم و دووەمی پاش زاین کە ئەم فترە مێژوویە بە فترەی ئەشکانیەکان ناسراوە. تیمەکانی کنە و پشکنین کە تا ئێستا چەند گۆڕێک و ژمارەیەک گۆزە و کەرەستەی شوێنەواریان دۆزیوەتەوە بە وردی سەرقاڵی کنە و پشکنین و بە دوای کەرەستەی تری شوێنەواریدا دەگەڕێن. کاکە ئێمە وەکو کرێکارێکین لە ئاساوار ئیش دەکەین پێویستەکە بە وردی ئیشکەین بۆ ئەوی هەرچیمان دۆزیوە نەشکێت دەبێت خاو بچین بۆ سەر ئیشەکان. ئەمە چەند هەم ساڵێکمانە ئیش دەکەین. دۆزینەوەی ئەم ناوچە شوێنەواریە لە نزیک بازاڕی کەلار گومانەکانی شوێنەوارناسانی چڕتر کردوتەوە. بەوەی بازاڕی شارەکە لەسەر ناوچەیەکی شوێنەواری بنیات نرابێت و ژێر بازاڕەکە پڕبێت لە کەرەستەی شوێنەواری. بەتایبەت چەند ساڵێک لەمەوبەر لە کاتی نۆژەنکردنەوەی چەند دوکانێکدا چەندین کەرەستەی شوێنەواری دۆزرانەوە. لەبەرەوەی شاری کەلار ئێمە گومانەکەین کە ئەم شارە لەسەر کۆمەڵە گردی شوێنەواری دروست بووە و بەتایبەت مرکزی شارەکە کە بازار و دەوروبەرێتی کۆمەڵی بینایی خزمەتگوزاری جادەوبان بازاری شار و گەڕێکی فەرمانبەران لەسەر کۆمەڵە گردی شوێنەواری دروست بووە و بۆ لەمە دوایەمە وەکو بەڕێوەبەراتی شوێنەواری گەرمیان ڕەزامەندی نادەینە هیچ پرۆژەیەک تاوەکو ئێمە کاری کنەوەپشکنی تێدا ئەنجام نەدەین. دۆزینەوەی شوێنەوارەکە کە مێژووەکەی بۆ سەردەمی ئەشکانیەکان دەگەڕێتەوە بەلای شوێنەوارناسانەوە قۆناغێکی گرنگە بەو پێی یەکەم جارە دەستیان بگات بە شوێنەوار و کەرەستەی ئەشکانیەکان لە ناوچەی گەرمیاندا. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.